سبحان الله لەم شەوانەیە لە لەیلەتە القەدرا گەنجێ تەلەفۆنی بۆ کردم تیکاک تۆ لەگەڵ مولحیدێکا مناقەشەم بووە هەموو پرسیارەکانیم جواب بایەوە یەک پرسیار تیا گیرم کرد نەمتوانی و بۆ خۆی خەریب و مناقەشەکە بەرێتەوە تباندی باوکوژە مناقەشەکە چییە باشە مامۆستا بۆچی خوای گەورە باڵی بۆ هەموو زیندەوەرەکان دروست نەکردووە بێ پرسیارەکەی چی بێ ئەو نەمپساوتم وەڵای دیارە شتێکی زۆر تازی هێناوە جاوتم کوڕمە بە پەندەکی پیرمە جواب بدرێتەوە کە فەرمێ ئەگەر خوای گەورە باڵی بە حەشتر بوایە وایە جۆسەبانەکانمان لە پۆڵا بوایە یعنی معقولە تۆ بیل لەوە بکەیتەوە بڵێ ئەبێت تەیرێک چۆن باڵی هەیە ئەبێ حەشەرەیەکیش ئاوا باڵی هەبێ اینجا خۆ هەر هەمومانە وایە لە درعا بەهاتی نایەتە دەرەوە ئەگەر دوو پشک و مارک باڵی هەبوایە وەختێکە زانی چز لەسەر شتێکە پیاوەسا وەڵاوەی وڵات دوو پشکێکی بەسەرا بەرگۆتەوە یەک پیاوێرا بەبێ حیمایە بچێتە دەرەوە کەسی وێرا بەبێت چەتر بچێتە دەرەوە ئەبێ حەچی سیارەکانی خەتی سەریعە قەڵغانیان بۆ بکردایانەوەک فیلێ لە پڕێکا ببێتەوە لە سەجادەیەکا بکەوێت یەخۆی لۆریش لێی باوەڕێ جێڕێ تۆ هەموو هینە چۆن بە ئاسمانە ڕاوەکەی با سێری کرداکە کە وڵی دەست بە ئاوە گەێن بە قوربان خەوان سەیسەری کە زانیش بە ئاسمانەوە نییە چوار کەس بە تاپڕەوە دانیشتای بۆی کە هەتاوەکو دەست بەسەر ئاوە گەین تۆ ئین تێ دەرەوە یعنی ئەمە چه عەقڵەیە کە تۆ خوای گەورە ئەبێ باڵ بە هەموو شتێک با